شێخ فایق 55 ساڵە ڕۆژنامەنووسە یەکێکە لە بەتەمەنترین ڕۆژنامەنووسی کورد ساڵی 1963 لە بەغدا دەستی داوەتە کاری ڕۆژناماوانی ئەو لە ئێستادا کار بوو 5 رادیو و 4 تیڤی دەکات وەک خۆی دەڵێت هەروەها بە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکی بەرنامە پێشکەش دەکات. بەرنامەیەکمان هەیە بە ناوی ژیانی زانەیان ئەو بەرنامەیە زانایانی کوردستان زانایانی بەغدا زایانی عێراق بە عەرەب بە تورکمان بە کورد ئەو تاریخایەتی ئەو زانایانە بەحسەکەین لەبەرەوە وەفاءم بۆیان ئینسانێکی چاکن خزمەتیان کردووە بە ملەتی خۆیان بە وڵاتی خۆیان بە ئاینی خۆیان ئەنجا لەبەر ئەوە تقریبەن نێزیکی گەیشتمە 612 مەلام بەحث کردووە لە تاریخی ئەو زانایانە. کاتێک داوامی لە یەکێک لە رادیو یاخود تیڤیەکان تەواو دەبێت بە پیادە هاتوچووی رادیو یاخود تیڤیەکەی تر دەکات ئۆتۆمبیل بەکار ناهێنێت مەگەر کارێکی زۆر هەلەی نەبێت. یا شێخ تۆماندوو نابێت ڕۆژانەوە هەموو ڕێگایە دوور و درێژە بەپیان دەبڕین؟ مامسەگیان ئێوە گەنجی ئەم زەمانە زۆر مادی دەبێت ئێمە مادی نابی لەبەرەوە لە منداڵیەوە سیارەمان نەبووە هەر بە پیاو ڕۆژینە چەند کیلومتر و ئەگەر لە شار جاروە بێ لە گوت بۆ گوت چینە بە پیان لەبەرەوە پێویستە بەپیان دەچیت بۆ ڕادیۆکانی پیشەکانی خۆ دەکەم و بە پیانش دەڕۆم و هیچ سیارە بەکار ناهێنم و هیچ وەختێک احتیاج بە سیارەش نابێت لەبەرەوە حەزەکەم بە پیان بڕۆم سەحەتە و بۆ ئینسان بەرقەلب خۆشیە. هاوکارێکی 12 ساڵە لەگەڵی کار دەکات دەڵێت کەسێکی تاپڵەی کۆمەڵایەتیە و بەسەرهاتێکیش دەگێڕێتەوە کە لەگەڵ شێخ فایق هەیان بووە. کەسێکی کۆمەڵایەتی تابڵێ یعنی یەک جار تو ببینیتن کە ئەنەو ئەگەر یەکەم جارەتی ببینی کە ئەنەو 10 ساڵە و کابرێ دەبناسی ئەوەندە پێشوازی لێ دەکا بە گروتینەوە ماچت دەکا دەستخۆشی لێ دەکاتن. یەک نوکتە یا شێخی شێ دەمێ بجێرمەوە جارەی جەماعەتێک لە تەلەڤیزیۆنی ما بوونەوە ئەویش بەرنامەی هەبووە بەرنامەی تۆمارکراو وەکو خۆشی دەیجێڕینەوە یا شێخ کە بەرنامەکەی تەواو بووە پرسیار لە جەماعەتی کۆنتڕۆل و پەخشی کردگوی چەند کەس لێرەنا دیارە دەمە و مەغریبیش بووە جەماعەتی پەخش و کۆنتڕۆلی ویان زانیە یا شێخ خواردنیان لە بۆ دەینیتن گوتی چەند کەسن گوتیان یا شێخ وەڵا 6 کەسین ئێگوتی باشە دوعای خێرتان لێ نەکەم ئەوان وا تێگەیشت بوون یا شێخ مەغریبە دەچینیان لێ دەینی. ئەم ڕۆژنامەنووسە بە تەمەنە دەڵێت پیشەکەی زۆر خۆش دەبێت تا دەشمرێت هەر لە نێو کاری ڕۆژناماوانی دەبێت چونکە کەشێکی ئارامی پێبەخشیوە. دەچمە رادیۆ و پێشکەشەکەم و بەرنامەکانی حەسب ڕسوول لە 50 ساڵ جیاترە من لەناو ویدیاکەمەوە و خەریکم الحەمدلله و بەردەوام شم دەبم حتا ئەتێ بەردە لەبەرەوە حەزم لە ئیعلامە حەزم لە ڕاگەیاندنە کەشێکی جوان و پێویستە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر